پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە ئەگەر توانای شەو نوێژی نییە ناتوانێت شەو نوێژ بکە، هەر کەسێک لە ئێوە بەهۆی چروکی و ڕەزیلیەوە ناتوانێت ماڵ و سامانەکەی ببەخشێ، هەر کەسێک بەهۆی ترسنۆکیەوە ناتوانێت لە پێناو خوادا جیهاد بکە، ئەوە با زۆر بڵێ سبحان الله وبحمده. توانای شەو نوێژت نییە، توانای خێر و سەدەقەت نییە، توانای ئەوەت نییە لە پێناو خوادا جیهاد و تێکۆشان بکەی، ئیتر بە هەر شێوەیەک بێت جیهاد، دەعوە و بانگەوازش جیهادێکی زۆر گەورەیە کاتێ ئامۆژگاری خێری خەڵکی بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فليكثر من سبحان الله وبحمده، با زۆر بڵێ سبحان الله وبحمده. بۆچی؟ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فإنها أحب إلى الله من جبل ذهب وفضة ينفقان في سبيل الله. حديث صحيح. ئەگەر یەک شاخێک ئاڵتون، شاخی گەورە، شاخی وەکو ئوحود ئاڵتون لە پێناو خوا ببەخشی، یەک شاخێکی وەکو ئوحود زیو لە پێناو خوادا ببەخشی، هێشتا بەقەت ئەوە لای خوا خۆشەویست و گەورە نییە کە زۆر بڵێ سبحان الله وبحمده. کێ دەتوانێت مشتی ئاڵتون ببەخشێ نەک شاخی و دوو شاخ؟ بۆیە وتنی ئەم زیکرە بە زۆری سبحان الله وبحمده خێری لەوە زیاترە یەک شاخی ئاڵتون لە پێناو خوادا ببەخشی بە ئیخلاسەوە بۆ خوا، یەک شاخی لە پێناو خوادا زیو ببەخشی، کەواتە ئینشاءالله زۆر زۆر بیڵێن لە بیری مەکەن سبحان الله وبحمده. ئەوە ئینشاءالله بە ئیزنی خوا لە ڕۆژی قیامەتا دەبینن بە قورسایی چەندەها شاخ ئاڵتون و زیوتان بەخشیوە لە پێناو خوادا تەنها بەهۆی ئەم زیکرە پیرۆزەوە. لە بیری مەکەن ئینشاءالله، ئەو کاتە بە ئیزنی خوا فەزڵێکی زۆر گەورەتان دەست ئەکەوێ. زیکری خوا لە هەموو شتێ خێرترە، قورئان خوێندنیشر زیکری خوایە، لە خێر و سەدەقەش گەورەترە. ناڵم خێر و سەدەقە مەکەن، خێر و سەدەقەش بە ئیزنی خوا پاداشتی تایبەتی خۆی لە ڕۆژی قیامەتە، بەڵام زیکری خوا لای خوای گەورە خۆشەویستترە لە بەخشینی ئاڵتون و زی و پارە. بۆیە زیکری خوا زۆر بکەن، لە بیری مەکەن بە ئیزنی خوا بە تایبەتی سبحان الله وبحمده.